ئامادەکاریەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە دەستیان پێکردەوە. ئێرە ناوبازاڕی سەنتەری پارێزگای هەڵەبجەیە. هاوڵاتیان سەرەڕایەوەی کە پابەند نەبوون بە ڕێکارە خۆپارێزیەکانەوە بڕیارەکانی حکوومەتیش ڕەتدەکەنەوە. بەشێکی کەمیان ڕێکارەکانی خۆپارێزیان گرتووەتە بەر وە خۆیان دەڵێن دۆخی ئابووریان خراپ و لە ڕابردوودا کە دوکانەکانیان داخستووە زەرمەند بوون. شتێک ئیسپاتەکەی بەسەریا ئەبێ مافێکیشی پێ بدەیت. ئەم مافە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ئیدارە خۆجێیەکانەوە هاوڵاتیانی ئەو شارە بە تایبەتی ئەوانی کە لە ژێر هێڵی هەژاریەوەن لایەن لێ بکاتەوە هەم لە ڕێگەی دابینکردنی بڕێک پارە و هەم لە ڕێگەی دابینکردنی خۆراکە ئەو کات هاوڵاتیان نتوانن ئیلزام بکەن بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لە هەمان کاتا موچەی موچەخۆرانە ڕاستیە ئەوەی کە جێگەیداکە موچەی موچەخۆرانیش نادرێ حەقەکەیان پێ نادرێ وی ئەمانیش پێیان وایە هەموو ئەو بڕیارانی حکوومەت کە ئیداد بڕیارێکن جێگای متمانە نین ئەمە وای کردو متمانە لە نێوان حکوومەت و خەڵکە بۆ شایی تێبکەی بەداخەوە. تاقیگەی ڤایرۆساتی هەڵەبجە بەردەوامە لە وەرگرتنی سامپڵەکان وە خۆشیان دەڵێن حاڵەتی یاتنەناوی نایاسایی لە سنوورەکانەوە بۆ ناو پارێزگای هەڵەبجە هەیە. چەند کەسێکیش کە دەست بەسەر کراون پشکنینیان بۆ کراوە. بەڵام بەداخەوە دوای ئەو ماوەی کە کەرنتین شکاو هاتوچۆ ئاسایی بوویەوە هاوڵاتیان بەبێ ئەنجامدانی ڕێنمایەکانی تەندروستی تێکەڵاوێکی زۆریان کرد و بەداخەوە ئێستا بینین زۆر زیادی کردووە و زۆر بەسەری عیشتەشەنە دەکا و ئێمەش نیگەرانین لەو دۆخەوە هیوادارین هاوڵاتیان پابند بن تاوەکو بە کەمترین زیان ئەم دۆخە تێپەڕێنین. دوێنێ 24 پشکنینمان ئەنجام داوە بۆ ئەوان مەجموعەیەکیان بەندکراو بوون مەجموعەیەکیان لە ئێرانەوە بە نایاسایی هاتبوونەوە مەجموعەیەکیان گومان لێکرا بوون کە نیشانەی خۆشییانە بوو. خۆشبەختانە دوای پشکنینەکان دەرکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنانی. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەش دوو نەخۆشخانەی تایبەتی ئامادە کردووە بۆ ئەو کەسانەی کە تووشی ڤایرۆسەکە دەبن. هۆشداریش دەدەن کە پێویستە حکوومەت کە چارەسەری ئەو بەرکەوتن و کۆبوونەوە فراوانانە بکات کە هاوڵاتیان لە شوێنە گشتیەکاندا ئەنجامی دەدەن. وەگە بینین نەخۆشیەکە هەیە و شتێکی شاراوە نییە و ئەو نەخۆشانش ئەبینین کە حاڵەتی ناڕەحەتیان تێکەوتووە ئەمجارە بەداخەوە قورسترە لە حاڵەتی یەکەم حاڵەتی یەکەم ڕاستە نەخۆشمان هەبوو بەڵام نیشانەکانیان بەم شێوەیە قورس نەبوو. ئەمجارە ئەبینین نەخۆشەکان حاڵەتی قورسیشان تایە داوا لە هاوڵاتیانەکەین پابند من ئەوەی کە پێیان نەکرێت ئەوەشی کە ئەگەر هەر پابندی هاتوچۆکە قەدەغی هاتچۆ نابن هیچ نەبێ خۆپارێزیەکی زۆر جددی بکەن چکە بەڕاستی ئەمجاریان نەخۆشیەکە حاڵەتێکی تونترە لە جاری پێشوو. ئامادەکاریەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدایە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجە لە دوایین کۆبوونەوەی خۆیدا بڕیاری داوە ڕێکارەکان لە دەروازە سنووریەکانی شۆشمێ و پشتە تونتر بکرێن. مامۆستایانی ئاینیش هەڵمەتێکی وشاری لە ڕێگەی مزگەوتەکانەوە بۆ هاوڵاتیان دەست پێ بکەنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.